ناساندێ بکەم بۆ گۆڤاری واران و بیخەمە بەرچاوی بینەران. گۆڤاری واران گۆڤارێکە کە تایدا گرنگی بە مناڵان دراوە و ئەم گۆڤارە دەرچێنراوە بۆ مناڵان و مێر مناڵان. ڕاستی ئێمە ساڵانی ڕابردوو کە گۆڤار دەردەچوو زیاتر بۆ مناڵان بوو، بەس جیاوازێک و تایبەتمەندێکی ئەم گۆڤارە ئەوەیە کە بۆ مێرمناڵانیش بەشی مێرمناڵانیش جاکراوەتەوە. واران تا ئێستا 2 ژمارەی لێ دەرکراوە. گۆڤاری واران تا ئێستا 2 ژمارەی لێ دەرکراوە و گۆڤارێکی وەرزیە. لە ژمارەیەکیدا کە لە بەهاری 2025 دەرچووە، پاشان ژمارەی دووەمی لە تازە دەرچووە لە هاوینی ئەم ساڵە. ڕاستی تایبەتمەندیەک و جیاوازێکی تری ئەم گۆڤارە ئەوەیە کە گرنگی بە شێوەزارە جیاوازەکان دەدا. بۆ نمونە بابەتی هەورامی تێدایە، کرمانجی تێدایە و وەک هەر گۆڤارێکی دیکەی مناڵان بێگومان بابەتی تێدایە کە نووسەرانی گەورە نووسیویانە، و بابەتی تێدایە کە مناڵان تەمەن بچووکەکان یاخود هەرزەکاران نووسیویانە، بەڵێ خۆیان بخۆیانیان نووسیوە. ئەم گۆڤارە بە دامەزراوی کەریمی عەلەکە لە ڕاستیە چاپ و بڵاوی دەکاتەوە و دەستەیەک لە سەرپەرشتیار و نووسەران تایە کارەکەن و مامۆستا ئەمین محەممەدیش یەکێکە لەو نووسەرانەی کە لە ناو دەستەی نووسەرانی گۆڤارەکەدایە. حەزەکەم کەمێک لەسەر گۆڤارەکە بوەستین. زۆر سپاس بۆ ناساردنەکەت. گۆڤاری واران وشەیەکی هەورامیە، یعنی باران، دامەزراوەی کەریمی عەلەکە بە سپۆنسەری کاک دکتۆر تاها ڕەسوڵ دەرەچێ و بە سەرپەرشتی مامۆستا شاخەوان سدیق. دەستەیەک نووسەرانین لە کاری تیاکەین. ئەوە ژمارە 2 کۆتۆتە بەردەست. ڕاستی گۆڤارەکە گۆڤارێکی ڕەنگینە، گۆڤارێکی جوانە و بابەتی جۆرا و جۆرێکی تێدایە، بۆ منە لە بابەتی ناسانی کەسایەتیە نەتەوەیەکان یا شۆڕژگەڕەکان بە مناڵان یاخود گێڕانەوەی چیرۆک و زۆر بابەتی دیکەکە بۆ مناڵان و مێرمناڵان پێویستە. لەسەر ئەوە بوەستین کە باسی ئەوم کرد کە بۆ منە گۆڤارەکانی دیکە کە ساڵان دەردەچوون زیاتر گرنگیان بە مناڵەدا، بەس لەم گۆڤارەدا بەشێک جا کراوەتەوە بۆ مێرمناڵان. ئەم هەم تێکەڵتان کردووە و بەشەکانیشان جیا کردوتەوە. هۆکاری ئەمە چیە؟ هۆکاری ئەوە خۆی کە ئێمە ئەڵین مناڵ وەکوتمان قۆناغبەندی هەیە. ڕاستە. ئێمە زیاتر گۆڤارەکان بۆ مناڵ بوو، بەڵام ئێمە هەر بەعام دەستەی نووسەران و سەرپەرشتیاری گۆڤارەکە بیرمان لەوە کردو کە ئەم گۆڤارە هەر گۆڤارێک نەبێ وەکو گۆڤارەکانی تروتەوە، بەڵکو بێت چەند جیاوازیەکێ بێ. گرنگی کارکردنیش لەوایە کە تۆ جیاوازتر لە پێش خۆت کارکەی، جاگەر هەروەکو ئەوانە بێت هەر لاساییکردنی ئەوانی کرا. ئەم گۆڤاری ئێمە چەند جیاوازی زۆرە، بەڵام چەند جیاوازیەکی ڕوون ئاشکرایکیایە. یەکێک لەو جیاوازیانە ئەوەیە کە گۆڤارەکەی ئێمە بەشی مناڵ و بەشی مێرمناڵ ڕێک گۆڤارەکە کراوە بە 2 بەشەوە، واتە گۆڤارەکانی تری بۆ مناڵ کە بۆ مناڵ دەرەچن زیاتر 24 لاپەڕان، بەڵام ئەمە 50 ئەوەندە لاپەڕەیە، واتە ڕێک 2 گۆڤارە بێکەوە، بەشی مناڵان بەشی مێرمناڵان. نووسەرانی گەورەساڵ و نووسەرانی مناڵان تیانووسن. یەکێکی تر لە جیاوازیەکانمان ئێمە لەم گۆڤارە کۆمەڵێک گۆشەی تایبەتمانەیە. ئەم گۆشانە لە هەموو ژمارەکانە هەیە، لە گۆڤارەکانی تری مناڵانە نیە. باسی سمبلی نەتەوەکەت کرد، بەڵێ گۆشەیەکی تایە هەموو لە هەموو ژمارەیەکە هەیە نووسەرێکی بەڕێزی نووسێ بە ناونیشانی گۆشەی شکۆداران، شکۆدارانی نەتەوەکەمان مەبەستمانە. مەسەلەن بابەتی تری تایە پەروەردەی، بابەتی تری تایە ئەزمون، مەسەلەن ئەزمونی من کەسە بە ئەزمونەکانێنین ئێمە گفتوگویان لەگەڵاکەین. مەسەلەن مناڵە بلیمەتەکانی جیهان، مەسەلەن بزانین چ مناڵێک بلیمەتە. لە باخچەی مناڵانە فێرکردنی بەهاکان، مەسەلەن ئەم جارە ژمارە 2 وانەی بەهاکانی تایە، ئەویش هەر خاتونێک گەنووسێ. ئێستا خاتونێکی تریش بڵێن بابەتێکمان بۆ ئەنووسێت لە ناو گۆڤارەکە، بابەتی شوێنەوار بە شێوەی چیرۆک. جامە ئەوەی بەهاکە ئەوەی کە بڵێن گۆشتەکان هەندێکیان بە شێوەی چیرۆکە بۆی کە مناڵ زیاتر چێژی لێوە بگرێ. گۆشەیەکی تریمان بۆ زیاد کردووە ئەم جارە باسی شیعرێگە هێنێ نۆتەشی بۆ ئەنووسێ، بۆی ئەگەر مناڵێک بڵێن ئەچێتە خولی هاوینە، ئەچێتە خولێک تازە میوزیک فێرە بێ، نۆتەشی لەبەردەما بێ بزانێ ئەم شیعرە چۆن نۆتەکەی پیشان ئەدرێ. یەکێکی تر لە گۆشەکان ئەوەیە سەرەتای ئامێرەکان. یعنی ئێستا بڵێن بەنمونە ڕادیۆ خۆهەروەکو ئەوە نەبووە کە ئێستا هەیە، تەلەڤیزۆن هەروەکو ئەوە نەبووە کە ئێستا هەیە. ئێستا ئەم جارە باسی شەمە نەفەری تایە، قەیتار یەکەم جار وا نەبووە.
ینی کە بەم شێوازە نەبووە باسی سەرەتای ئامێرەکانەکە هەتا گەشتم قۆناغی ئێستا ئەمە لە بەشتی مێرمناڵانە سوودی زۆر لێ ئەبین بێت و گۆشەی تریشتی تا ڕەنگە ئێستا بیرم چی بێت داوای لێبوردندا هاوکارەکانمان دەکەم چکو بەڕاستی کۆمەڵێک نووسەری زۆر بتوانە لەم گۆڤارە ئەنووسن و کۆمەڵێک کەسی زۆر دڵسۆز خۆبەخشانە ئیش لەم گۆڤارە ئەکەن بۆیە جارێکتر ئەڵێم دەستی دامەزراوی کەریمی ئەلەکە خۆش بێ کە بەو ئەرکە پیرۆزە هەستاوە. ڕاستی من پێم خۆشە هانی دایکان و باوکان بدەم کە ئەم گۆڤارە بۆ مناڵەکانیان بکڕن